یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانی بریتیە لە 257359 کورسی لە 359 دەنگ لە بازنەی سلێمانی کە ئەکاتە 15 کورسی پەرلەمانی بەدەستێناوە. تەنیا دوای مانگێک دەرچوانەوە و دەرچوونەوەی پارتی وێشێتی لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە مانگی دەی ئەم ساڵدا قەیران بە قەیران دەڵێت بڕۆ بەولاوە و ڕۆژ لە دوای ڕۆژیش دۆخەکە لەسەر خەڵکی قوڕەستر دەبێت. پارتی وێشێتی کە بەوە دەناسرێنەوە لە هەڵبژاردندا بەبار هەڵگر بەڵێن دەڕێژنە مەیدانەکانی جەماوەرەوە و سەرۆک و بەرپرسەکانیان یەک لە دوای یەک سەیزل و قەبە دەکەن، ئەمجارە بەڵێنەکانیان نەک ڕاست دەرنەچوو ڕاستیش دەرناچێت بەڵکو و کورتی شیاڵێنا و تەنها دوای مانگ و نیوێک لە هەڵبژاردن هەموو بەڵێنەکان پێچەوانەکان بەدیهات و دۆخی هاوڵاتیان لەبری بەرەو پێشچوون و خۆشبوون بەرەو دواوە دەگەڕێتەوە. لە ساڵانی ڕابردوودا وڵاتیانی هەرێمی کوردستان ئاواتیان دەخواست زوو هەڵبژاردن بکرێت، چونکە ماوەیەک لە پێش و پاشی هەڵبژاردنەوە دەستی دوو حزبە دەسەڵاتدارەکە کەمێک شل دەبوو، بەرچاوتەنگیان کەمی دەکرد و بۆ بانگەشەی هەڵبژاردن هەندێک لە مافیا وڵاتیانیان دابین دەکرد و بە خزمەتگوزاری کەم و کورت چاوبەستیان لە خەڵک دەکرد، بەڵام بە پێچەوانەی ڕابردوو لە ماوەی ئەم مانگونیوەی دوای هەڵبژاردن دۆخی هەرێمی کوردستان خراپتر بووە، بە جۆرێک کاتژمێرەکانی پێدانی کارەبا کەم کراوەتەوە، 67 ڕۆژە موچە دابەش نەکراوە، نرخی بەنزین گران دەبێت و لە گرانبوونی زیاتریشدایە، نەود لەبری ئەوەی بەسەر خەڵکدا دابەش بکرێت پێیان دەفرۆشرێت و کیسەڵ ئاسا دەگاتە ناوچەکانیان، ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کە بە بەرچاوی خۆیان و بە مۆڵەتی بەرپرسە حەزبیەکان هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە قەدەغە دەکرێن و دەستیان بەسەردا دەگیرێت، کامێرای خاڵ بۆ خاڵ کە زیاتر لە حکوومەت کۆمپانیا سوود لە داهاتەکەی دەبینێت لە چەند ڕێگەیەکی دیکە کاراکرا. هاوکات جارێکی دیکە زەنگی بایکۆتی خوێندنگە و فەرمانگەکان لە سنووری سلێمانی وەڵابجە و ڕاپەڕین و گەرمیان لێدرایەوە. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەم بێمنەتیەی پارتی وێچێتی ئەوە بێت کە لەم خولەی هەڵبژاردننی دیزانی کراودا وشێوەی هەڵبژاردنەکانی ڕابردوو لە ئەنگران و هێزە چەکدارەکانیان بە ساختەکاری کلاسیکیەوە ماندوو نەکرد و پەلاماری ناوەندەکانی هەڵبژاردنیان پێنەدان و سندوقەکانیان نەڕفاندن، بەڵکو ئەمجارە دوو حەزبەکە پشتیان بەهاک و داتای کۆدکرا و دیزایانی پێشوەختی ئەلکترۆنی بەست و بێخەم پاڵیان لێدایەوە. دۆخی خراپی هەرێمی کوردستان سادەترین دەرەنجامی ئەوەیە کە پارتی وێشێتی وەک دوو هێزی خۆسەپێن و بێباک لەبری خزمەتکردنی خەڵک و دابینکردنی خزمەتگوزاری مانگانە گوژمەی نوێی قەیران دەکەنە دەست و دیاری و بێ جیاوازی بەسەر ناوچە جیاوازەکاندا دابەشی دەکەن و جیاوازی ناکەن لەوەی کە دەنگی پێداون لەوەش کە پێی نەداون و لەو ڕۆوە دەسەڵاتی هەمووانن.